فەرمانگەی پارێزگای هەڵبجەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرێم ڕای دەگەێنێت ڕۆژی یەکشەممەی داهاتوو دەست دەکرێت بە دابەشکردنی پاداشتی چاودێرانی سەر سندوقی ڕۆژی هەڵبژاردن و ماوەی دەڕۆژ دەخایەنێت. بەڕێوەبەری فەرمانگەکەش وردەکاری و چۆنێتی دابەشکردنی پاداشتی چاودێرانی سەر سندوقی هەڵبژاردنی سینۆی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان دەخاتە ڕوو. هەفتەی داهاتوە بە پشتیوانی خۆی گەورە پاداشتەکە بۆ دابەشکرێت لەوانەیە نەتوان یەکشەممە لەگەڵ دووشەممە دابشکرێت بەهۆی قەرەباڵقی لە بانقەوە خانەنشینی موشەوەرەگرێ بەڵام لە ڕۆژی سێشەمەی داهاتوە بە پشتیوانی خۆی گەورە ئێمە هەموو کەلوپەلەکانمان و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە نردومانە بۆ بانق و ئاگاداریمان کردووە لە پەیجەکانی خۆمانە و ئەو بەڵگانەی کە پێویستە چکێ بە کۆمەڵە مەرجانداناوە بۆ ئەوی ئەو کەسانی کە پاداشتەکە وەرگن کە خۆیان ساحبی یعنی ناوەکانیان ئەبێ کەس لە جیاتی کەساوەری نەگرێ ئەو بەڵگانی کە پێویستن پاسپۆرتە تەسکەرەیە لەگەڵ ینی هەر هەوێکی ترکە موجود بێ پاشان بڕوانە ئەلحەمدایمە کێشەیەکمان نەبوو وەکو مۆزەفەکانی ئەم سنوورە بەڕێوەبەری وێزگە لەگەڵ ڕێکخەرەکانیانێکی 200,000 دینار پاداشتیان بۆ هاتووەتەوە و فەرمانبەرە ئاسایەکانیشان 150,000 دیناریان بۆ هاتووەتەوە. هەڵەبجە وەک یەکەم پارێزگایەرێن پاداشتی چاودێرانی سەر سندوقی هەڵبژاردنی تێدا دابەش دەکرێت. بە پێی زانیاریەکانی پەیام هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە پرۆسی هەڵبژاردن لە پارێزگاکە بێگرفت بووە و کێشەی دیارنەمانی سندوقی نەبووە ویچێکێک لە سندوقەکان قردێلەی سووری لێ نەدراوە. و هەڵەبجە و کوتم ئەو کێشە و کەم و کوڕەشی نەبوو لە نەمانی سنوقەکان و لە قوتابخانەکان و حتا زیادکردنی ناوەکان ئێمە یەک ناومان زیاد نەکردو لەو ناوانەی کە لە تیرپشکی ئەلکترۆنیا دەرچوون بۆیە ئەوانە هیچ کێشەیەکمان نەبووە. لە پارێزگای هەڵەبجە 150 چاودێر لەسەر سندوقەکانی دەنگدان پرۆسی هەڵبژاردنیان بەڕێوە برد. لە ناوەڕاستی هەفتەی داهاتووش ئەو چاودێرانە پاداشتی کۆمیسیۆنیان پێدەدرێت. لە بڵاوکراوەکەی فەرمانگەی کۆمیسیۆنی هەڵبجە داهاتووە پێویستە ئەو کەسە خۆی سەردانی بانکی هەڵەبجە بکات و کەس ناتوانێت لە بری کەس پاداشتەکە وەربگرێت. ئەو کات دەبێت کارمەند واژۆ بکات و بەڵگەیەکی ڕسمی وەک ڕەگەزنامە پێناسی باری شارستانی یان پاسپۆرتی پێبێت. لە بڵاوکراوەکەشدا هاتووە هەر کارمەندێک هەر کێشەیەکی بۆ هاتە پێش سەردانی فەرمانگەی هەڵبجەی کۆمیسیۆن بکات بۆ چارەسەرکردنی گرفتەکەی. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.